بینەرانی خۆشەویست و هێژە بەرنامەی ئەمڕۆی هونەر و ژیانمان لەسەر خات و ئەژین قادر فۆتۆگراف و ڕۆژنامەنووس بفەرمون با پێکەوە بچین بزانین هونەر و ژیانی چۆن پێکەوە گرێدراوە. ڕۆژانە چیەکەی ئەرکی تۆ لە کوردستانی نوێ چییە؟ خەریک بەچی مەشغوڵە بی؟ سەرەتا بە خێراتنتانەکەم بۆ جێگەی کارەکە سپاس بۆ ئەم دەرفەتەکە بە منتان بەخشیوە. من وەکو فۆتۆگرافەرێکی ڕۆژنامەوانی لەم ڕۆژنامەیە بەردەوام کارەکەم. خۆتان زانن ڕۆژنامەی کوردستانی نوێ ڕۆژنامەیەکی ڕۆژانەیە. من بەیانیان سەعاتی تر 9:30 لە جێگەی کارەکەم ئامادە بم. کاتی من ئیشکردنی من بە جۆرێکە جاری وایە من دێمە ئێرەدا ئەنیشم ئیش بۆمان دروست ئەبێت مەسەلەن پێمان ئەڵەن لە فڵانە جێگا سیمینارێک هەیە ڕاپۆرتێک هەیە چوزانم فستیڤاڵێک هەیە خودنا ئێستا لە ساڵۆنی کوردستانی نوێیە ئێمە ڕۆژانە بەپێی دەرفەت و بەپێی کار لەو ساڵۆنە مەڕاستیم ڕێگەخرێ ئیتر بەپێی بەرنامەیە مەسا من جاری وایە لەگەڵ پامنێرەکانە دەرەچم دەرئەچین ئیشی خۆمان ئەکەین من تەنها کاری فۆتۆگرتن ئەەکەم فۆتۆکانی خۆم ئەگرم پامنێرەکەشم ڕاپۆرتەکە حازر ئەکات و دواتر دێنەوە شوێنی کارەکە و لێرە فۆتۆکان ئەخەمە سەر کۆمپیوتەرەکە و سەیرێکیانەکەم و چای پێخرێمەوە کامەی باشە و کامی بۆ گونجاوە بۆ بڵاوکردنەوە لە ڕۆژنامەیە دای ئەنێم و ئیتر هاوڕێیانیشم بەپێی پێویستی بابەتەکە فۆتۆکانی لێ هەڵئەبژێرن ڕۆژانە من بەردەوام وە خەریک و سەرقاڵ فۆتۆ بەس چرکە بەس چرکەکانی ژیان پێگومان. خات و فەرقی فۆتۆی بابرین ڕۆژنامەنووسی لەگەڵ فۆتۆیکی هونەریە لە چییە؟ ئەزانچی فەرقی هەیە لە بەروی فۆتۆی ڕۆژنامەنووسی ئەبێت زۆر کات من بە فۆتۆکە هەم هەواڵەکە بگێنم هەمیش تۆپشاندانی فۆتۆیەکە ئەمە ئەبێت تۆ پەیامێک جێبێڵیت بۆ خوێنەر ئەو بتوانێت لە فۆتۆکەیە حەدەسی ئەو حاڵەتە کە ڕوویەوە بیخوێنێتەوانێ بەڵام فۆتۆی هونەری دائنیش یعنی فۆتۆیەکە جەری وایە هەر تەنها بینین و چێژێکی هەیە ئەوە نییە بڵێ تۆ حاڵەتێک ئەگەڕیتەوانێ. یعنی با بڵین فۆتۆگرافی بۆ ڕۆژنامەنووسی ڕەنگە ئێنەکەیشم غەڵەت بێ بڵێم فۆتۆگرافی بۆ ڕۆژنامەنووسی قورسترە وەکو ئەوەی کە تۆ بتەوێت پێشانگاکی فۆتۆ دابنی؟ ئەزانین چی هەر کامێکیان بەشی خۆی قورسی هەیە جاری واش هەیە تۆ لە فۆتۆیەکی هونەریشە ینی بەڕاستی ئەرکی خۆی هەیە چونکە جاری وا هەیە تۆ ینی ئەبێت بەردەوام کات دانیت بۆ ڕۆشتنە دەرەوەی ئەو فۆتۆ هونەریە و یاخود جاری وایە تۆ فۆتۆیەکت بەڕاستی دوای چرکاندنی لاتوێ سی بۆ چل فۆتۆ ئەنجا ئەو فۆتۆیت دەستکێک خۆت پێویستە لەبەروی هەر کامێکیان ئەرکی قورسی خۆیان هەیە بەڕێی من. قەت بیرت لەوە کردوێتەوە کە بتەوێت پێشانگایەک دابنیت هونەری نەبێ ڕۆژنامەنووسی بێ سوژەیەک هەڵبژێری بە فۆتۆ بتەوێت قسەی لەگەڵ بینەرەکە؟ وەڵڵی بۆچی ناخۆ ئەو کارێکی باشە و جوانە بەس بەڕاستی تا ئێستا ینی کاتم پێنیاوە بۆ ئەو بابەتە تەنها من خاوەنی چەند پێشانگایەکەم کە سێ پێشانگای تایبەت تا ئێستا کردومەتەوانێ هەر با بڵێن لە بابەتی ڕۆژنامەنووسی یان هونەری دانەیەکیان بابەتی هونەری بوو گوزەرێک بە خاکی پیرۆزدا ڕسمەکانی من پێک هاتبوون لە پیشاندانی سروشتی جوانی کوردستان ئیتر ناو سلێمانی و چوار دەوری و هەولێر و کەرکووک و ینی ئەم فۆتۆیانە شار و شارۆچکەکانی کوردستان بوو ئیشاڵڵا کە بشتوانم لە ئایندەیەکی نزیکا بتوانم هەر چوار پارچەکی کوردستان
برسانی خۆشەویست فۆتۆ گرم و لە پێشانگای کاپشانی بم پێشانگەی دووەمەم بۆ مانگی سێ بوو لە پێک هاتبوو لە ژنە تام و ڕەنگ و بۆنی ژیان بۆ 8 مارس ئیش و کارە جیاوازەکانی ژنان کە بەڕاستی ئێستا جێگەی دڵخۆشیە کە ژنان دەورێکی بەرچاویان هەیە لە گێڕانی ڕۆڵی ژیان و پیشاندانی ئەرک و بەڕێوەبردننی کار و ڕۆژانیان پێشانگەی سێمیشانم مانگی چوار بوو تایبەت بوو بە یادی کارەساتی جونەسایدی ئەنفال کە بەداخەوە ئەمە حەدەسێکی ناخۆش بوو بەسەر وڵاتەکەمانە هات و بەسەر کوردستانە ئەم سێ پێشانگا تایبەتیە بوو پێشانگەی ینی هەردووکیان تقریبی پێک هاتبوون هەم لە هوەری هەم لە پیشاندانی حاڵەتێک ئێستا من ئەوەی پێشانگای ژنەکە بەڕاستی کە سەیرت ئەکرد ینی شتێکی جوانە پێشانگایکی ینی شتێکی هوەری و هەم لە پشتی شەو پەیامێکی هەیە کە من ئەمیست ئەو پەیامە بگەنم کە ژنان چیتر ئەو کارانە کە ئێوە ئەتانت قورسە ئێمە ئەتوانین ئەنجامی بین هیچ شتێک لای ژنان قرس و ئەستەم نییە. وەکو ژنێک لە ناو کۆمەلگای کوردیە قەت ئیش لەسەرەوە کردووە کە بۆ نمونە با بڵی وەکو ژنێک ناڕەزایی دەرببڕی بەرامبەر بە تونند و تیژی ژنان چونکو فترەیەکی زۆر ئەوە بوو لە ناو کۆمەلگای ئێمە ئازاری ژن ئەدرا ئەزیەتی ژن ئەکرا دوایی ئێستا تۆزێ باشتر بووە خەڵک تۆزێ گەڕاوەتەوە بیرۆ بۆچی گۆڕیوە ئەومەکە بووەتەوە بەس تۆ وەکو ژنێک لە ناو کۆمەلگای کوردیە قەت هەوڵەدا وەکو هونەرمەندێکی فۆتۆگراف بیت ڕوویکی جوانی ژنان بخەیتە بەرچاوی کۆمەلگاوە سێکە بڵێنەڵی لە هەر زەمانێکەوە هەتا ئێستا بەشی خۆی تونند و تیژی هەر کراوە بەرامبەر بە ژنان و لەخوا بەزیا بێت لە ئاستێکی شا ئێستا تۆزێک ینی کەوتۆ بە ینی کۆمەلگا لە هەندێک کۆمەلگایە لە هەندێک عایلە لە هەندێک سنوورە سەیرەکەی مەسەلەن ئازادێکی بەرچاو هەیە بۆ ژنان بەڵام ئێشتریش سرە ڕای ئەوەش لە هەندێک عایلە و خێزانە ئەبێنیت کە بەداخەوە ژنان ئێشتر ژێردەستەیەکی قۆرخکراوی خێزان و کۆمەڵگەکانن کە ناتوانن من ئیشێکم کردو بەداخەوە لەسەر ئازاری ژن کە ئەو ژنانەی بەداخەوە لەبەر هۆکاری کێشەی کۆمەڵایەتی و نەگونجاندنی خێزان پەنابەر ئەبەنە بەر خۆسووتاندن ئیشێکم لەسەر ئەوە کردووە و بڵاوم کردوتەوانێ کە سەردێڕی ئیشەکەی من ئەوە بووە سووتاندن نەک چارەسەر نییە بەڵکو خراپترین ئازارە بۆ جەستەی ژنان بۆیە بەو هیوایە من بەو شێوەی ئەو ئیشەم پیشانناوە کە ژنان چیتر ئەگەر بەنیاز بن ئەو کارەکەن پەشیمان بنەوە لەبەرەوەی بەڕاستی تۆ کە ئەچیتە ئەو جێگای ئەبینی ئەو ژنە چ ئازارێک چ عەزابێک ئەکێشێ ئەگەر تاوەکو گیانی دەرئەچێ بە ئازار و عەزابەوە گیانی دەرەچێ ئایا ئەوەی کە دوای ئەوەی ئەگەر نەشمرێت یەتەوە ناو کۆمەڵگا و ناو خەڵک بەڕاستی ئەگەر بێت و زۆربەی دەموچاو و شکڵی شێوا بێت بەڕاستی ئەوەش دووبارە هەر لە لایانی نەفسیەت و دەرونی و عەزابێکی هەتایە تا ئەو کاتێکی گیانی دەرەچێ بۆیە بۆ هیوایم کە من لێرەوە بە ژنان ئەڵێم کە چیتر بیر لە ئازاری خۆکوشتن مەکەنەوەیانێ بیر لە ئەوە مەکەنەوە ینی بتانێت بە وا هەستکەن ئەمە ئیتر ڕزگارتان ئەبێ لە کێشەکان بەو شێوازە نابەداخەوە ئەو پەڕی بدبەختی و ماڵوێرانیە هەر شتێک کە تۆ بڕوا بە خۆبوونت هەبێ هەر شتێک کە ئیمانت بە و ئیشە هەبێ کە تۆ ئیکەی بێگومان بە ئەتوانی سەرکەوی ئینشاءڵڵا ئەو شتانش لای پیاوان کە کەم بێتەوە بتوانن
لای دەری خێزانەکانیان بن خوشکەکانیان بن هاوڕەکانیان بن لەوەی کە سەرکەوتوو بن لەو کارانی کە ئەیانەوێت بەدەستی بێن بەهیوان بە هەر چەند وەلو باشتر بووە لە خوا بەزیابێت طبعاً بەڵامی تر هەوڵی زیاتری ئەوێت ئەویش ئەمێنێتەوە سەر ئێمە ژنان خۆشمان بەڕاستی من یعنی تەنها ناڵم پیاوان خەتابارن لەبەرەوەی تۆ بێت هەردوو دیوەکە ببینیت ئەگەر ئێستا من خۆم یعنی هەوڵێکی تەواو جددی بم بەرامبەرەکەم پیاوێک بێ ڕێگریم لێکا ئەو کاتە پیاوەکە خەتابارە بەڵام ئەگەر من هەر خۆم هەوڵ نێم لە شوێنی خۆمە و دانیشم و یعنی بەڕاستی دەست بەستراو بم ئەو کاتە لەوێ شامنیش خۆم خەتابارم بۆیە یعنی ئەبێت ژنان خۆشیان بیر لەوە بکەنەوە کە هەوڵی جددی بن لەوەی کە بتوانن چۆن خۆیان بەرەو پێش بەرن چۆن ئەو خەیاڵ و خەونەی هەیەنە بە واقعی بگەێنن. هەربا لە مەوزوعەکە دوور نەکەوینەوە چونکو ئێمە خەریکی لەگەڵ نمونەیەکی ژن کۆمەلگاکەمان قساکەی وەلو بەداخەوە نمونانی وەکو جنابەت وەلو ئێستا دەستیان پێ کردووە ئیشەکەن چالاکن بەڵام بەداخەوە کەمن هێشتا بۆ نمونە مەسەڵەن بڕوا ناکەم ژن وەکو تۆ وشوکاری ڕۆژنامە نووسی بکات بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆی ڕوا ناکەم نمونەتان زۆر بێنێ زۆر کەمە بەداخەوە کە لە بێژەرە لە پەیامنێرە هەمانە خانم بەڵام وەکو فۆتۆگراف وەکو مستەوەر بەڕاستی بە پەنجەکانی دەست ئەشمێرن شاید هەمان بێت فۆتۆگرافەر بێت تەنها لەگەڵ یعنی شوێنێکی داخراوە ئیش بکات کە یعنی ئەمە بۆ کۆمپانیایەکە ئەمە بۆ جێگایەکە بۆ ئیشی مەیدانی بەڕاستی من بە ئەوە نایڵم کە وەک خۆ دەرخستن یا وەکو وەسف بڕوا ئەەکەی یعنی تا ئێستا زۆر کەم یعنی بڵم لاچێ ئەو پەڕی دوو بۆ سێ دانەی کە ئەویش نەک هەموو کاتێک و هەموو ئیشێک بینی بێتن مەسەلەن لاچە چوو بێتین بۆ ئیشێت ئەم کەسە تەنها بۆ ئەو شوێنە ئیشی کرد بۆ ئەو ئیدارێ ئیشی کرد دەبێت ئێستا من یعنی ئیشەکەی من سنووردار نییە من ئیشی سیاسی ئەچم ئیشی هوەری ئەچم ئیشی توندوتیژی ئەچم ئیشی کۆمەڵایەتی ئەچم ئیشی ینی ڕێکخراوی ئەچم ینی هەموو شوێنەکان ئەچم ئەوە نییە کە بڵم تەنها من هەر لێرەیە کۆکراومەتان و تەنها ئیشێک ئەەکەم کە لێرە بەرپا ئەبێت نا بەداخەوە بەو هیوایان کە ژنان چیتر بەجددی ینی ئەو ڕێچکەیە بشکێن و پێیان ئەڵێم مەترسن پێیان ئەڵێم وەرنە مەیدان پێیان ئەڵێم سەربەرزانە بڕوا بەخۆبوون بە متمانەوە دەست بنە ئەو ئیشە ئەو ئاواتەی کە خۆتان هەتانە دڵنیا بن ئەگەر بە خۆشەویستی و عاشقەوە دەستی پێ بکەن سەر ئەکەون کە باسی ترسەکەی تۆزە ناشری نەزانی بێگومان بەداخەوە ینی نازانم ینی بۆ ترست هەبێت لەو ئیشە من مثلا بۆ ترسم هەبێت ئیشەکەی من فەرقی چیە لەوەی کە لە من دکتۆرێکم و لە نەخۆشخانەیەکە خزمەت ئەەکەم فەرقی چیە لەگەڵ من ناڵم خوا نەخواست لە ئیشی ئەوان کەم ئەەکەمەوانێ بەڵام بڕوات هەبێ ئیشی فۆتۆ ئیشی ڕۆژنامەوانی ینی بەڕاستی گرنگی خۆی هەیە بۆ لە بەرەوەی مەسەلەن ئێستا تۆ ئەڵێیت ئیشێک ئەکرێت فستیڤاڵێک ئەکرێت لەو کاتیا ئەو فستیڤاڵە ئەو ئیشە بەڕاستی گرنگی زۆری هەیە کە لاچە چەندین میوان لە دەروی وڵات هاتبێتەنە ئەو شوێنەوە چەندین شتی گرنگ تیا ڕووبا بەڵام دوای ئەوە چی گرنگە ئەمێنێتەوە فۆتۆکان تەوا ئەو شتە ئەو زەمانە ئەڕوات کۆتایی پێت بەس چی لە ئەرشیفا ئەمێنێتەوە فۆتۆ پێچە دوای 10 ساڵ دوای 15 ساڵ تۆ پێویستت بە فۆتۆیەک بێت لەو شوێنە لەو حەدەسەیە کە ڕوویەوە یەکەوە سەر ئەرشیفەکەت ئەو ئەمێنێتوانێ بەڕاستی ینی ئەگەر ئێمە بەچایەکی ڕێزەوە سەیریکەین بەڕاستی ئیشێکی زۆر پیرۆزە نەک ئەوەی بڵم لەبەر خاتری کە خۆم ئەو ئیشە ئەەکەم نا منیش ئەو ئیشە نەکەم بەڕاستی ئیشی ڕۆژنامەوانی یان ئیشی فۆتۆ ڤیدیۆگرافی بەڕاستی پیرۆزیەکی خۆی هەیە و ئەبێ بەچاوێکی زۆر زیاتر لەوەی کە ئێستا هەیە ئێمە لێی بڕوانین لەبەرەوەی هەموو کاتێک شتێکە پێویستمان پێ ئەبێت
تعامل لەگەڵ هاوکارەکان تا چۆنە؟ والله باشین لەخوا بەزیابێ تر سعبە دەکەین لە یەکتوڕا بین سەرخەینە سەر یەکتری باشین لەخوا بەزیابێ بڵێ چونکو بێگومان تەنیایی یارە لەم شوێنەکە ئێمە بینیمان وەکو ڕۆژنامەنووس و فۆتۆگراف توی لێبووی بەڵێ ئێمە من و هاوکارێک من هاوکارەکەم کاک حەمە عومەر ئەو زۆر کەم دێتە ئێرە ئیتر بەپێی یعنی پێویستێکی زۆر یعنی بەڵام وەکو ڕسمیەن ئێستا کە بەردەوام ڕۆژانە کە من بێمە ئێرە تەنها منم بۆیە باشە هاوکاری مەکەن سپاسیانەکەم دەستخۆشیان لێ یەکەم بە هیوام کە من بۆ ماوەی وا ئەچێتە 4 ساڵ لێرە کە کاری فۆتۆگرافی ڕۆژنامەوانیەکەم بۆ هیوایان تا ئەو زەمەنەی کە من لێرە داوام ئەەکەم و لێرە ئەمێنمانێ هاوکارەکانم لێم ڕازی بن و دڵ یەکمان لێ نەئێشێت دەستخۆش پێم خۆشە بڕینە دەرەوە لە شوێنی ئیشەکەت ئەگەر مەجالات هەبێ ئەگەر هاتن نەگرین ئەگەر ئیش و کارەکەوتەوە بووە ئەگەرانێکی زۆر فۆتوانی ئێستا ئەمڕۆ ئیشێکمان هەبوو لە ساڵانی کوردستانی نەسانی کتێبی نەبەزوو نەبەردین ئەوە بەرپا بوو تاڵ بوو من ڕسمەکانم داناوە تەنها کۆمپیوتەر شتەکە کوژێن و جانتاکان کۆکەم و لە خزمەتانە پێتان پێخواتە من چاوەڕێتەکەم زۆر باشە زۆر باشە مەمنون. کە دەرەچیت وەکو ڕۆژنامەنووس بەڵێ بنونە دەرەچی بۆ شوێنێک ڕیپۆرتاژێک بکەیت خەبەرێکە توزانم ئەو ئیشانەی کە وەکو ڕۆژنامەنووسە بێ بیکەیت بەڵێ قەت بووە مەسەڵەن لە ناوەڕاستی ئەرکەکە کە هەتە وەکو ڕۆژنامەنووس لە پڕ مەسەڵەن شتێک ببینی بڵینە ئەمە بۆ پێشانگایك باشە ڕسمی بگریت و لای بی بووە زۆر بەڵێ ئەرەوەڵا ئێمە لەو زستان بوو سەردانی قەندیلمان کرد سوتفە هەر وەکو ئیشی ڕۆژنامەوانی سەردانی قەندیلمان کرد بەڵام چەند فۆتۆیەکی زۆر جوانم تیا هەڵبژار لە ئەسنای ئیشەکانە و دواتر لە پێشەنگایەکە بەشداریم پێکرد نەک هەر ئەوە زۆربەی کات بووە مەسەلەن دەرچووم بە ئیشی ڕۆژنامەوانی بەڵام کە سوتفە سیر ئەکەی دیمەنێک ئەبێنی زۆر جوانە پێت حیفە ئەو دیمەنەت لە دەست بچێ فۆتۆم گرتووە و دواتر لە پێشەنگای بەشداریم پێکردووە زۆر شتی وا بێت بەڵێ چونکە زەنگی جاری وا هەیە ڕاستە من کاتی وا هەیە ئەبێ بە تایبەت دەچیت بۆ فۆتۆگرتنی سروشت بە زۆر جاریش فۆتۆ شانسە لە پرسیرەکەی یعنی فۆتۆیەک لاچە کەسێکی ئاعتیادی نەیبینێت بەڵام من وەکو فۆتۆگرافەرێک یەکسەر چاوم ئەچێتە سەر دیمەنەکە چون دایە من بەدوای لەحزە ئەگەڕم بەدوای نێچیرێک ئەگەڕێم بەدوای ئەوەی کە ڕاوی کاتێک و زەمانێک بکەم زۆر بۆشتیوە کە ئەچیتە بازار بۆ مسواک کامێرەکەەوە دایم حازرە یانە جانتایە وەڵی زۆربەی کات پێمە من یعنی بڕوا ئەەکەی مەگەر ئەم هەفتەی پێشوو تۆزێک نەخۆش بووم چەند ڕۆژێک نەهاتمەوە بۆ دەوام بەڵام دواتریش دەستم عملیات کرد بوو دەستم لە فافەکەی پێ و بەس هاتم کامێرەکەم ئەهێنا ینی ئەگەر ئیشیشم نەکردای کامێرەکەم هەر ئەبووە پێ بووە چون ئەگەر کامێرەکەم پێ نەبێ هەستەکەم ینی هاوڕێکی زۆر نزیکی مەکچۆن ئەڵێ پارچەیەک لە ڕۆحم لەگەڵ نییە بۆ هەموو شوێنێک لەگەڵمە ئەگەر شوێنێکیش بزانم پێویستەکە لە جانتاکە دەرێکەم و لە شانمایە بۆ یەکسەر لە دەستم دەرنەچێ ئەو لەحزەیە ئەڵێن هی ئەسکەر ئەبێ دایم چەکی لەسەر ئەمن نەبێ لە کاتی شەڕە بێگمان کامێرەمانی شوایە ئەبێ دایم لەسەر چرکە بێت لە پیتکەوە تۆ بەتێکیت فەرقی نییە لە بەرەوەی بەڕاستی تۆ ئەگەر کامێرەکەت ئامادە نەبێ بە ئیشێک بڕی کە تۆ ئیشەکە لە دەست و تازە تاو چی ئەەکە ینی هەر ئاخ ئەوە خۆزگە چی ئەوانە هیچ ئەبێ حازر بێت ئەرەوەڵە با لە دنیای ڕۆژنامەنووسی و چرکە و تفەنگ و ئەوانە بینە دەرەوە زیاتر کە بتەوێت کار بۆ پێشانگای بکەی چه سوژەیەک هەڵبژێری حەزت لە چییە زیاتر
وڵی من بەمەحزی ئەوەی کەوتم جەنابە وتە با لە کاری ڕۆژنامەوانی بچینە دەرەوە بەس من لێرەیەک نقطە ئەخەمە سەر ئەوە من چونکە کارەکەم ڕۆژنامەوانیە بەڕاستی وەک چۆن ئەڵی لە زۆربەی ئیشەکانە عنی تەجروبەم پێ کردو ئەمە ئیشی دیکۆمنتاریە ئەمە ئیشی سروشتە ئەمە ئیشی هونەریە ینی من تا ئێستا کە پێشانگام کردوتانی وە گوتم سێ پێشانگام کردوتانی پێشانگایەکیان سروشت بوو ینی ئەوەی ترکاری هونەریە کاری بە ڕۆژنامەوانی نییە پێشانگای دۆم کە لە سەرژن بوو ئەویش تقریبن هونەریە بەڵام تا حدی کاری ڕۆژنامەوانیشی تیا چونکە گاندنی هەواڵ و پامێکە ئەوەی ئەنفالەکەم هەر وەکتر بەس من خۆم زۆرتر کاری سروشتم زۆر هەیە سروشت بەڕاستی وەک کەممانەزانی سروشتی کوردستان ینی سروشتێکی زۆر جوان و بێوێنەی هەیە بەڕاستی ینی ئەگەڕێم ئیتر بەدەر لەوەی کە من بەیانیان لە شوێنی کارەکەم داوامم هەیە ئیتر دوانی وەڕوان خەڵک جاری وای ئەچێتەوە ئەڵێ با بڕۆمەوە ماڵەوە ئیسراحەتکەم من لە دەوام تەنەها کات ناچمەوە ماڵەوە لەگەڵ کامێرەکەم و دەرەچین ئەڕۆین ئیتر بە هەر سوچێکی ئەم شار و ئەم ناوچەیە بێدەرەچین و ڕسم ئەگرم کاتی کا پێنجشەمان لەگەڵ جومعان من ئۆفین ئێمە داواممان نییە خەڵک ئەڵێ جومعەیە ئۆخەیتر ئەخەوم من نابعکسەوانێ بەیانی زوو هەڵەسم ئەڕۆم هەتا شەو نایەمانێ بۆ گرتنی وێنە و فۆتۆی تر هەندێک کات بەتەنها دەرەچم هەندێک کات لەگەڵ ستافا بەیەکەوە خۆمان هاوڕێین ینی کاتێکدا ئەنین کوی ئەەکەینەوە هەندێک کات لەگەڵ خێزانەکەمە ئیتر بە پێی مەجال و بە پێی توانە من سپاس دەکەم. پێشانگاکان ئەو پێشانگانەیە کە داوناوە هەمووی لە هەریمی کوردستان بووە یان لە دەرەوەی هەریمیش تۆ پێشانگات کردوتەوە من پێشانگاکانمان پێشانگا تایبەتەکانم هەرسێکی لە سلێمانی بوو لە هەڵەبجەش و لە کەلار و گەرمیانیش مایش کرا و ئینشاءالله دوای ڕەمەزانیش بەتەمام کۆکراوی هەرسێ پێشانگاکەم ببەمە شاری کەرکووکی خۆشەویست چونکە ئەو کاتانی من کە پێشانگاکانم عڕس کرد بەڕاستی کات نەبوو نەمتوانی بڕۆم لە کەرکووک عڕزیانکەم بۆیە پێمان خۆشە کە ئینشاءالله هەرسێ پێشانگاکە بەیەکەوە بەرین لە کەرکووکی خۆشەویستیش عڕزیکەین و تا ئێستا کۆمەڵێک لە وێنەکانم کە باس لە نایەمەتی خەڵکی کوردستان ئەکات لە شاری لە وڵاتی ئەڵمانیا عڕس کراوە و پیشانیراوە. یعنی پێشانگاشت کردوێتەوە لە دەرەوەی هەریم لە ئەڵمانیا بەس؟ بەڵێ بەڵێ ناڵم من پێشانگایەکم کردوانێ لەسەر ئەنفەل لە حوشەی ئەم نەستورەکە کە بەردەوام بوو ڕێکخراوێکی ئەڵمانی هاتن سەیری فۆتۆکانیان کرد و سەیری پێشانگاکەیان کرد زۆر فۆتۆکانیان بەلاوە جوان بوو سەرنجیان ڕاکێشان و خۆشحاڵی خۆیان دەربڕی دواتر پەیوەندیان پێوە کردمتیان ئێمە ئەمان ئیشیان لەسەر پەناهەندەکانی عێراق و کوردستانە کرد لە ئەڵمانیا وتیان پێمان خۆشە کە ئەم فۆتوانەی تۆمان بینیوە هەندێک لە فۆتۆکانتمان بۆ بنێری تو ئێمە بتوانین کە میوانداریەک بۆ پەنابەرەکان ئامادە ئەکەین لەو کاتە ئێمە هەم باسی سەفەرەکەیان بۆکەین و هەم باسی وەزعی کوردستان کە ئەوان لە کوردستانە وەزعیان چۆنە و باسی فۆتۆکانی تۆ هاتنی پێشانگاکەشەکەین بۆ شێوەیە عڕسکراوە. خۆ حاضر نەبووی لە پێشانگاکە بەداخەوە فۆتۆکانت بەس فۆتۆکانم نەوەڵڵی ئینشاءالله کە بتوانین دەرفەت گونجاو بێ لە هەر شوێنێک کە پێویست کات من بتوانم فۆتۆکانم عڕسکەم ئیتر بۆ من فەرقی نییە کە ئەمە ئەوروپایە ئەمە شەرقە غەرب بە هەر کوێیە کە گرنگە من بتوانم پەیامی جوانی و ئاشتی لە چاوی فۆتۆکانی منەوە بگەێنم ئینشاءالله ئیتر ئەمە کۆمەڵێک فۆتۆی باس لە جوانی سروشتەکە یاخود ئەمە کۆمەڵێک فۆتۆی باس لە نایەمەتی خەڵکی کوردستانەکات یا ئەمە کۆمەڵێک فۆتۆی باس لە دەستکەوتەکانی و سەربەرزی هێزی پێشمەرگە ئەکات لە ئێستاە کە خۆمان نەزانین هێزی پێشمەرگە لە ڕوبڕوونێکی شەڕێکی دەستەوێخەی بەداخەوە تیرۆریستانی داعشان کە من بتوانم سەربەرزی وڵات و پێشمەرگەش لە چای زوومی کامێرەکەمەوە بگەێنم. ئەو کاتەی کە دەرەچی با بڵین بەتەنیا بەڵێ بەتەنیا دەرەچی بۆ کاری فۆتۆگرتن و ئەوانە هیچ ڕووی یاوە مەسەڵەن ئاستەنگیت بۆ دروست بێت لە بەرامبەر خەڵکیان کۆمەلگا
سپاس بۆ خوا تا ئێستا لەخوا بەزیابێت تا ئێستا یعنی هیچ ئاستەنگیەک لە کاری ڕۆژنامەوانیە تۆزە لە ناو شارە بۆچینە لەبەروی کاتێک کە ئێمە ئەچینە ئیشێکەوانێت تۆزە قەرەباڵخی و ئەگەر خاستن ئیشەکە ئیشێکی سیاسیش بێت تۆزێ ڕێگری لە لایەن دەرەوەی ڕۆژنامە سپاس بۆ خوا تا ئێستا سەرێشەی خۆی هەیە ئەرەوەڵا بەڵام لەخوا بەزیابێ وەکو کە ئیشی سروشت کە ڕۆشتووم بە هیچ شێوێ تا ئێستا لەخوا بەزیابێ هیچ ئاستانگیەک دروست نەبوو بە ئیسراحەت ئیشی خۆمم کردو هاتوومەتەوانێ جاری بۆ خۆم سەیرانێکی بچوشی شەکەم لەگەڵ خۆم هەمیشە شتم پێەیە ئەیتر کتری خۆریە دانێ منان و تەماتەیەکەی خۆیت و هەم سیاحەتەوە هەم ئیشیش ئەەکەم لەخوا بەزیابێت تا ئێستا هیچ ڕێگرێک دروست نەبووە کە بێتاقەتە بی چیەکەی کە بێتاقەتە بم زۆر جار لەگەڵ کامێرەکە ڕەسم ئەگرین کە بێتاقەتە ئەچینە دەرەوە ئیتر پێی ئەڵێم وەرە ئیشم لەگەڵ ژیانی تۆ کورتکراوەتەوە ناو کامێرەکەت ئەزین چی هەر کەسە لە ژیانی خۆیە بێگومان کاتەکانی دابش ئەکات بۆ ئیشەکانی ڕۆژانی ئیتر ئەمە لە ئیشی داوامە ئیشی ڕۆژانەیە ئیشی لەگەڵ خێزانەکەی بەسەری ئەبات ئەمە لەگەڵ هاوڕەکانی بەڵام من حەز ئەەکەم زۆربەی کاتم کە دوای ئەوەی کە ئیلتزاماتی ڕسمی خۆم تەواو بێت لەگەڵ کامێرەکەم بەسەری برم لەبەروی بەڕاستی بێکێشەترین و بێدەستەرترین هاوڕێ لەگەڵ تاکە هەم ئەتوانێت دڵخۆشت کات بێتاقەتیەکەت لە بیر بەرێتەوە هەمیش دیمەنێکت بۆ یاداشت ئەکات کە پێچێ من ئێستا ئەتیادی ئەڕۆمە دەرەوانە ڕسمێک ئەگرم لاچی ئەو ڕسمە من وا هەستکەم کە ئەمە هەر ڕسمێکە و گرتومە بەڵام دوای چەندین کات کە من پێویستم بە ڕسمێک ئەبێتوانێت کە بەڕاستی سیرەکەم ئەو ڕسمە لەواچێت لە ویایە گرنگێکی تایبەتی هەبێت بۆیە کاڵم بێ دەردەسەرترین کێ هاوڕێیە ئیتر زۆر کات بۆ سوودی زۆریشی پێگەیاندوم لە ڕۆی دڵخۆشی کردوم لەوەی من کە سیرم کردو توانیمە بەڕاستی چرکەیەک یاداشتکەم کە ئەو پەڕی دڵخۆشیە خۆ دەزانین دەستکەوتی هەر کەسێک لەگەڵ کارەکەی کە ئەبینێت دەستکەوتێکی هەیە بەڕاستی ئەو پەڕی دڵخۆشی و عنی هەستەکەی مادوێتیت حەساوەتەوانە کە سەیری بەرهەمی خۆت ئەەکەیت دەستخۆش مەمنون سپاس دەکەم حەزەکەم بچین لە شوێنێکتر دانیشین قسەکانمان بەردەوام بین لە خزمەتتان من لە خزمەتتانام ئەمڕۆیتر ئەوەی بە من بکرێت تۆ کوێ پێخۆش بوو حەزەکەیم بچین بۆ ئەوێ دانیش من کوێ گونجاو بێ کوێ بۆمان عین کارەکە ئاسانکار لە خزمەتتانم بۆ من کێشەنگە فەرموو چی بکەی لە داهاتووە وەکو فۆتۆگرافێک داهاتوو جاوەڵ ئەو نەمخەون هەیە گەرمیان باسی کەمە بەڵمانێکی لەسەر بنووسم بەتەکیت هەر کەسێک لە ئاستی کارەکەی خۆی تموح و خەونێکی ئجگار بەرفراوانی هەیە منیش هەر وەکتر لە کار و پیشەی خۆما وەک فۆتۆگرافەرێک وەک خانمێک بەڕاستی خەونی زۆرم هەیە یەکەم خەونم ئەوەیە کە من بتوانم لە ڕێگەی کارەکەمەوە گەورەی ژن و جوانی ژن و توانەکانی ژنان بگەێنم دواتریش بتوانم بەشێک بم لە دیکۆمنتاری ژیانی خەڵک و شارەکەم و وڵاتەکەم کە بەڕاستی ئەمش بچێتە ناو مێژووی وڵاتی منەوە
وەگوتم لەگەڵ کامێرە و فۆتۆ بە هیچ شێوەیەک لێکدا نەبڕین تا ئەو لەحزەی کە ئەیتر مەرگ لێکماندا بڕێگینە بەڕاستی ئاواتە خوازم کە هیچ شتێک نەتوانێت من و کامێرە و فۆتۆ لێکدا بڕێت ئینشاءالله ئینشاءالله چه پرۆژێکت هەیە با بڵین هەروە کە خۆت باست کرد چه پرۆژێکت هەیە جوان بێ ئەم جارە جوانی ژنان دەردی خۆوەتە پیشان بات هەتا ئێستا بەداخەوە زۆربەی هونەرمەندان ڕواڵەتی ناشرینی پیشان ناوە لەو خۆ بەدەستی خۆشمان نەبووە ئەنفال بووە نازانم ژین و سایت کراوین کیمیا بارانە ئەمانەی ئەخیر شەنگالە و هجومی داعشەوە یعنی شتێک نییە کە ئێمە خۆمان داوای بکەین و بەرەو ڕووی بچین بەڵام دێتە ڕووتەوە ئەبێ مقابلە بکەین دەرەوەی ئەمانە کە زۆربەی هونەرمەندان و ڕۆژنامە نووسان و نووسەران و ئەمانە کاریان لەسەر کردووە ئەتەوێ مەسەڵەن ئەگەر بتەوێت دیوێکی جوانی پیشانبەی چی پیشانەیی هی نیشتمان هی ژنان هی کۆمەلگا بەڕاستی وەکوتم من کە پێشانگایەکم کردەوە لەسەر سروشت ئەوە تەواوی جوانەکانی سروشتی نیشتیمانم پیشان نابوو لەبەرەوەی بەڕاستی من جێگای وا چوو بووم کە زۆر کەم کەس ئەتوانێت هەموو کەسێک ئەتوانێت بچێتە ئەو شوێنە ئەو دیمەنە ببینێ من دواتر دەفتەرێکی یاداشتم دانابوو لە پێشانگاکە کە هەر کەسێک ئەهات بۆ بینینی پێشانگاکە و فۆتۆکان دواتر یاداشتێکی بۆ جێ ئەهێشتم بەڕاستی کە سەیرم ئەکرد دڵخۆش بووم بەوەی کە وەک چۆن ئەڵی لە تەواوی هەست و شعوریانەوانێت چێژیان لە بینینی سروشتەکەی کوردستان بینی بوو ئەوەش ئیتر جوانی پیشاندانی سروشتە ڕسمی سلێمانی کە ئیتر شارێکی جوانە و هەموو شارەکان بەڕاستی هیچ فەرق و جیاوازی نییە لە لای من وەک گوتم پێم خۆشە کە بمتوانایە هەر چوار پارچەکەی کوردستان بە دیمەنێکی زۆر جوان بەیەکەوە لە کۆکراوی پێشانگایەکە بەڕاستی بۆم بڕەخسایەکە بمتوانیان نمایشم بکردای جوانیەکانی کوردستان لە بەڵام لە هەر چوار پارچەکە بە ئازاد کراوی ئینشاءالله کە ئازاد ئەبێت لە ئایندێکی نزیکا و پێکەوە هەمومان جژنی ئازادی کورد ئەگێڕین پێم خۆشە ئەوە بکەم و دواتریش بەڕاستی پێم خۆش بوو هەل بۆ من بڕستایەکە چیتر بمتوانایە وەک ستافێک وەک گروپێکی ژنان لە فۆتۆگرافی بەیەکەوە هەمومان کارمان لەسەر جوانی ژن بکردایە ئیشە جیاوازەکان مەسەڵەن ژن لە چەند بوارە دەوری هەیە من ئەڵێم بام ڕۆژێک یەک ڕۆژ ژن لە هیچ شوێنێکا کار نەکات ئەمە لە ئەسنای کاری ئیداریایە لە ژیانی ڕۆژانەیە بزانین ئەو ڕۆژە چەند ئیش پەکی ئەکێ چی ڕوئەیەت تەنانەت لە ماڵیشەوە با لە خێزانیشە ئەو ڕۆژە ژن ئیش نەکات ژنمان هەیە خۆشبەختانە ئێستا لە بواری هاتوچووە لەسەر جادا خەریکە شەقامەکان ڕێگەخاتەوە ژنمان هەیە ئێستا لە خواردنگەکانە ژنمان هەیە لە کافتریایە بەڕاستی نمونەی ئێستا ئێمە لێرەین خاتوونێکە کافتریایەک بەڕێوە ئەبات بەڕاستی یعنی پێم خۆشە بمانتوانیا گروپێک پێک بێنین لە ژنان و لە کچان کە ئیشمان بکردایە ژنمان بخستایەتە بەرچاو چ لە ناو چ لە دەرەوەی وڵات کە پیشانی بین ژنی کورد ئەم ئازایەتیانی تیاسترە ڕای ئەم هەموو ئاستانگی و ئەم هەموو ناخۆشیانی کە بەرۆکی ژنانی وڵاتەکەمانی گرتووە هەر لە دایکمان و هەر لە داپیرەمان و هەر لە ئێمە و هەر لە نەوەکانی دوای ئێمەشەوە بەڵام بەسەر ئەمەش هەموو ئەمانە ئێمە زاڵین و ئەتوانین کە جێدەستی خۆمان لە ناو کۆمەڵگەکەمانە بنەخشێنین. ئەگەر وەکو هونەرمەندێک داوا لێ بکەم بڵێن پیلانێک دابنە بۆ بەرەو پێشچوونی ڕۆشنبیری لە کۆمەلگایە چیەکەی؟ غسل الدماغ چونکە هەر شتێک دوورە لە هونەرەوە ئەزانی بۆ
لەبەرەوەی زۆر کات من کامێرەکەم پێ بۆ هەستاوم چوومەتە ناو بازار هەستاوم چوومەتە شوێنێک ڕسمم گرتووە ڕاستە زۆر کات هاوکاری کراوم یارمەتیراوم ینی بەڕاستی بەڵام بەداخەوە پێویشمان هەبوو تێتی توخوامە چیەکەی بەم کامێرەوە لە دەرواستە بڕۆرەوە ماڵەوە چێ شتێک لێنێ ئیشێک بکە قاپێ بۆ دایکت بشۆ یاوتێتی ئەمە چیەکەی تۆ خۆت بەمەوە مەشغوڵ کردووە هەتا من ئەو فکرێ ئەو پاک نەکەمەوانێ بەڕاستی ناتوانم ئیشی نازانم منیش ینی خەونێکە بەڕاستی نازانم ینی مەگەر بڵێ ئەم چینە نەمێنێ و چینی داهاتوو بەڵام ئێشتریش تەسیری هەر لەسەری خۆی زاتەن تۆ کە بتەوێ کۆمەلگایەک بەرەو ڕۆشنبیری بەریت ئەبێ سەر چینین تازە ئیش بکەیت من حەزم ئەکرد بەڵام خۆی وەرگرتووە دەردی بەتەکیت بەڵام من ئەموت خۆزگرت ینی ئیشی فۆتۆش ڕاستە من وەکو ئەکادیمی دەستم پێ نەکردووە با ئەوە بڵێم وەک ئەزمون وەک حەزی خۆم هاتومەتە ناو بوارەکە بەڵام چ خۆشە بوو هەر لە سەرەتایی بەخشی ساوایانەوە تاوەکو ئێبتدایی و تاوەکو سەرەتایی دەرسێک هەبووە بۆ فۆتۆ ینی فۆتۆ هونەرت لا خۆشەویستکە نەکەر فۆتۆ هونەر ئیتر بە هەموو شێوازەکانی لات خۆشەویست کات و ینی هەوڵ بێت ئێستا من لە چ بوارەکە هەستەکەم خۆم ئەبینمەوانێ هەر لەو سەرەتاییەوە لەسەر ئەو ئیشە منیان ڕابێنە جاری وا هەیە خوێنکارێک چەندێک دەرس ئەخوێنێ چەندێک هەوڵ ئایا چەندێک ماندوو ئەبێت خۆی حەزی لە بەشێکە بەڵام دواتر لە بەشێک وەرئەگیرێکە ئەسڵان ینی عقلی لەگەڵ ئەو بەشا کۆ نابێتەوە پێک ناگرێتەوە بۆیە جاری وایە هەر بە ناچاری تۆ زانکۆش ئەبڕی ئەو بەشەی کە خۆت حەزت لێ نییە جاری وا هەیە کە تەواو بووی شەهادەش بەدەستێنی بەڵام لەو بەشەیە ئیش ناکەی کە تۆ شەهادت بۆ بەدەستهێنا ئەچیتە بەشێکی وایە بەڵام من وەک ئەوەی کەوتم لەسەر چی ئیشکەم لەسەر ئەو ئیش ئەەکەم بەڕاستی بتوانم هەموو ئینسانێک وەک ئینسان بناسێنم وەک ینی وەک ئینسان وەک ئەوەی من ئێستا ئینسانێکم مافی ئەوم هەیە بەڕاستی بژیم مافی ئەوم هەیە کە ئەو ئیشەی من حەزم لێ ئەو ئیشی خۆمتیا ئەبینمەوە ئەو ئیشەی هەست ئەەکەم سەرکەوتوم ینی نەعیبە بێت نە ئیراد بێت نە ناشرین بێت نە بە چاوی کەم سیر بکرێت ینی نە بە چاوی کەم نە بە چاوی بەزەی سێری هیچ ئینسانێک مەکە لەبەرەوەی ئەگەر بێت و من ئێستا کەسێک بم کە نەشتوانم تواناشم نەبێ بەڵام بە چاوی بەزەی سێرم مەکە بۆ لەبەرەوەی با من نەڕوخێم با من هەوڵ بەم کە زیاتر ینی هەوڵی خۆم بۆ ئەو ئیشە پێش بەرم بۆیە بەڕاستی زۆر قورسە ئەگەر بتەوێ بڵی لەسەر چی ئیشکەیت پیلانێک دابنی پیلانێک دابنیت چونکە زەمەنی ئەوێت ئەگەر ئێمەش بتوانین ئەگەر توانیمانەوە ئینشاءڵڵا توانین نشمانتوانین بۆنەوەکانی ئایندەمان ئەو خۆنەمان بەدی ئینشاءڵڵا بەڵام ئێشتریش ببوورە کە قسەکەت پێ بڕم ئێشتریش باشە لە چاو خۆیان لەعنی زۆر فەرقی کردووە من باەسە ساڵەکانی پێشووتر عنی ئەم ئیشەم کردیا بەڕاستی لا چێشتێکی زۆر نامەوە خەریب بووە بەڵام ئێستا ئەگەر لای دە کەس ئاساییە لای دوو کەس لا چێشتێکی نامۆ بێت ئەوش لەخوا بەزیابێ ڕێژەیەکی کەم توانین زاڵ بین بەسەر یا ئەو شتە ئاسایی بکەینەوە خۆی هەر ئەمەی کە تۆ ئێستا وەکو ڕۆژنامە نووس و وەکو فۆتۆگراف و وەکو ژنێک خەریکی ئەو کاراکەی خۆی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ تاسی لەسەر کۆمەلگادا هەر حەزکەین و حەز نەکەین کەسێک تۆ ئەکا بە نمونە بۆ خۆی بۆ ئەو توانی بۆ من ناتوانێت خەمە خۆی هەنگاوێکە بەرەو بێگومان ئەوە مای دڵخۆشیە بێگومان من زۆر کاتی شوتومە بەو کچژنانە کە ئەگەر ڕەفیق من ئەگەر هەر لە شوێنێکی دوورۆ ناسی و منیان هەر شتێک وتومە تکاتان لێکەم یەکەم بۆ بڕوا بە خۆبوونەوە وەرناسەر ئەو ئیشەی ئەتانەوێ و بە عەشقەوە چونکە ئەگەر بڕوات بە خۆی بوو بە عەشقەوە بڕێ بەرەوە ڕووی هەر ئیشێ چی قورسی و ناخۆشیش ئەگەر ڕووبەڕووت بێتەوە بەڕاستی ئەتوانی بیبڕی من بەش بە حاڵی خۆم بەڕاستی لاچێ ئێستا ئاسەنگی زۆرم بۆ پێش هاتی بێ بەڵام چون عەشقم بە ئیشەکە هەبووە زۆرم خۆشویستووە ینی توانی مەزاڵ بووم ڕاستە بۆ من کورس بۆ لەو کاتیان ناخۆش بووە کورسیەکم بەڕێ کردووە ینی ئازارێک هاتوێتە ڕێگەم بەڵام لەخوا بەزیە بتوانی مەزاڵ بم بەسەریا بۆ ئیشەکەمم خۆشویستووە مەبەستم بووە ینی بەرنامەم بووە پلانم هەبووە کە من بگەم بەو ئیشە بۆیە بە هەموو ژنان و کچان ئەڵێم کە ئێوەش هیچمان کەم نیە لە ژنانی دەرەوە بەڕاستی کە ئەتوانین ئێمەش وەکو هەموو ژنانی دەرەوە بتوانین بەشێک بین لە بەرەو پێشچوونی وڵاتەکەمان جا هەر لە هەر بوارێکا بێ ئایا لە ڕووی خێزانەوە بێ ئایا لە ڕووی کۆمەڵگە و دەرەوە و ئیشی کار و لە ڕووی ڕاگەاندنەوە بێ لە ڕووی سیاسیەوە بێت بەڕاستی لەخوا بەزیا بە ئێمە ئێستا لە کوردستانە ژنی زۆر باشمان هەیە کە لە ڕووی سیاسیەوە کاری زۆر باش ئەکەن و دەوری بەرچاویان هەیە لە کارە جێجاکانە بەڵێ وایە بە تاکید
تۆ وتت کە ئاکادمیک نیت بە تەجروبی فێربووی ئەو شتە چه پەیامێکت هەیە بۆ ئەو کچانەی کە ئێستا حالیان لە زانکۆن بەشی فۆتۆگرافە خوێنن و لە ئایندەیەکی نزیکە تەخەڕوجەکەن وەکو فۆتۆگرافێک دێنە ناو کۆمەلگاوە پەیامی من بۆ ئەو ژن و کچانەی کە ئێستا لە خوێنن لە زانکۆ یا لە هەر مەرحەلەیەکن پێیان ئەڵێم کە کاتان لە یەکەم کە ئێوە ئەو بەشتان تاو کرد با بەس تەنها بە شەهادە نەبێ ئەو بەشەی تەواوی ئەکەن مەیدانیان وەرن ئیشکن مەیدانیان بڕۆ بەدوایە کەس نایەت تۆ بێنێت بە زۆر بڵێ وەرە ئەو ئیشەکە خۆت هەوڵی بۆ بەخۆ بڕۆ جستوجو کە خۆت بەدوایە بڕۆ مەوەستە چاوەڕێمە بە کەسێک بێت تۆ زۆر بێنێتە ناو ئیشەکەەوە ئەگەر لە خاڵێکی سەرەتاییشەوە بێ لە خاڵێکی بچووکیشەوە بێ بڕوا بکە ئەگەر مەبەستە بە ئەتوانی بگەیتە ئەو ئیشە بۆ هیوایم کە بەڕاستی بە عشقەوە دوای تەواوبوونی زانکۆیان ئەگەر تەنها بە مۆبایلیش بێ سەرەتا بڵێ ئێستا ناتوانم کامێرەیەکی پرۆفیشناڵ بکڕم و بەدەستی بێنم بەڵام بە مۆبایلیش بێت تۆ ئەتوانی ئەو کاری هەتە بەدەستی بێنی لەبەرەوەی گرنگەوەی تۆ ئامانجێکت هەیە و بۆ ژن و کچانەش ئەڵێم کە نەیانتوانی خوێندن تاوکەن و توانێت تاو ئێمە خوێندنمان تاو نەکرد و ناتوانین هیچ دەورێکمان هەبێت لە ڕێی کۆمەڵایەتی و لە ڕێی ئیش و کاری ڕۆژانە بەڕاستی ئەوە هیچ ینی ڕێگریەک نییە لە بەردەما لە بەروەی منیش وەکو ئێوە بەڕاستی نەمتوانیەوە بواری کۆمەڵایەتی و خێزان و ینی ئیش و کار نەیتوانیوە بەڕاستی خوێندن تاوکەم بەڵام من زۆر حەزم لە ئیشی ڕاگەاندن بووە زۆر حەزم لە بواری فۆتۆ بووە توانیمە چووم دەورەیەکەم بینیوە و بەڕاستی دواتر یەکسەر بێ ئەوەی کەس بە من بڵێ بێ ئەوەی کەس بە من بە زۆر من ڕاکێشت کامێرێکم بە قەرز بەڕاستی وەرگرت لە ڕەفیقێکم سەرەتا ینی وتم ئەگەر بتوانی کامێرێکم بە قەرز پێ بێ زۆر سوپاس یەکەم ئەویش کە هاوکارم بۆ توانی کامێرەکەی بە قەرز یاکەم و مدەتێکی زۆر من ئیشم نەکرد لە هیچ شوێنێکی ینی ڕسمیان کارم نەبوو تەنها ڕۆژانە خۆم حەزم لێ مەسەلەن ئەچوومە شوێنە گشتەکان پارک ناو بازار بۆ قەرەباڵخیە بەڕاستی ینی زۆر بکە تۆ بتوانیت کە هیچ ئەزمونێک و تەجروبەیەکت نەبێ هیچ کەسێک لە پشتە نەبێ بچیتە ناو شوێنێکی کۆمەڵگەی ینی قەرەباڵ خەوانێ ئەچوومە ئەو شوێنانە ئەچوومە ئەو شوێنانی کە ئەگەر خۆپشاندانە ئەگەر کۆڕێکە مەڕاستیمێکە شتێکە فۆتۆم ئەگەر بۆچی من ئەم فۆتوانم ئەگەر ئەموو بزانم من ئەمڕۆ لە دوێنێ باشترێ لەمڕۆ باشترم ئەمڕۆ لە سبەی باشترم یعنی کە فۆتۆکانم ئەگەر ئەڕۆشتمەوە دانیشتم لە ماڵۆ سەیرم ئەکرد پێ ئەڕۆشتمەوانێ ئەمڕۆ ئەم فۆتوانم گرتووە سبێنێ پێویستەکە چیتر بگرم تاوای لێ هات سوپاس بخوا ئێستا من لە کوردستانی نوێ کە ڕۆژنامەیەکی ڕۆژانەیە لە کوردستان دەرئەچێت فۆتۆگرافەرم و لە چەند شوێنێکی تریش هەر کارم کردو ئیشی فۆتۆگرافیم کردو لە ئەنجومەنی پارێزگا و لە سایتی دواڕۆژ و لە سایتی پیوکەی میدیا و ئێستش بەردەوام کە کاری فۆتۆگرافی ئەەکەم دەستە خۆش بێن مەمنون سپاس دەکەم زۆر سپاس مەمنون. بینەرانی خۆشەویست و هێژا بەم شێوەیە هونەرمەندێکی ترمان پێ ناساندن هیوادارم بەدڵتان بوو بێ هیوادارم چێشتان لە بەرنامەکە بینی بێت کۆتایی قسەت خاتوو من و کامێرا بەشێکین لە ژیانی یەکتری ئیشاڵڵا دانابڕێن و خەونی زیاترمان هەیە و ئەتوانین ئەو شتانەی لە مێشکی من و لە زوومی کامێرەکەیە بەرچاوی ئێوەی بینەرانی بخەین و لێ ڕازی بن هیوادارم هەردەم بەیەکەوە مەمنون ئیشاڵڵا سپاس هەر شاد بن بمێنن بە خۆشی خواتان لەگەڵ